بەڵێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی کارپێکردنی منداڵانە بە تۆرێکەمدا بۆ گفتوگۆی زیاتر بە میوانداری خاتو سرود ئەحمەد بەڕێوەبەری ئۆفیسی کەرکووکی کۆمەڵی ئەمەلی عێراقی شێک ڕاستەخۆ لە کەرکووک کۆ لەگەڵمانە. سڵاو لێبێ خاتون، سپاس بۆی کە لە تۆری یەکەمی بەرنامەی بەیانی باشکوردستان لەگەڵ ئێمەدای. بەیانیتان باش، بەیانی هەموو بینەرانیش باش، هیوادارم ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایە. زۆر سپاس. خاتو بەشێک باز لەوە دەکەن کە هۆکارەکان یاخود زیادبوونی حڵەتەکانی کارپێکردنی منداڵان لەسەر شەقامەکان بۆ ئەگەڕێنەوە ئەو نەهامەتیانەی کە لە عێراقدا بوونی هەیە. تۆ بۆ ئەم ڕۆژە کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی جیهانی کارپێکردنی منداڵانە چیت هەیە؟ بەڵێ، منە ئەتوانم باسی وەزعی مناڵ بکەم بەگشتی. ئێستا ئایا لە ئەو پارچانەی لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیە کە سێرەکەی ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن دیاردەی سوالکردنی مناڵ زیادەکە، شێوازەکانی تریشی زیادەکە، یعنی بەداخەوە کارکردنی مناڵان حەسەبی یاسای کاری عێراقی لێرەیە مەسەلەن لە خوار 15 ساڵ ڕێی پێنادا، لە سەرەوەی 15 ساڵ ڕێی پێدا بۆ ماوەیەکی کەمیش، ئەویش بە شەرتێ تەسیر نەکا، مەسەلەن نابێ شتی قورس هەڵبگرێت و ئەمانە، یان شت تەسیر بکاتە سەر دەرونی و یان جەستەی، چونکە ئەو مەرحەلەیە کە لە ژیانیا کە یعنی دروستە بێت و گەشادا. لێرەیە ئەمجا بەداخۆی ئێمە سێرەکەین ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن نەتیجەی ئەو وەزعی کە عێراقی تیاڕوات سێرەکەی ئایا ئەو کاتە بووە کاتی ئاوارەبوون و شەڕ لەگەڵ داعش و داعشیش کە یەکێ لە شێوازەکانی ئەوە بوو کە مناڵی بەکارهێنا بۆ ئەوەی تەجنیدیان بکات و چۆن بتوانین خۆیان بتەقێنەوە یان بەکاریان بێنێ بۆ کاری تیرۆریستی. هەروەها سێرەکەی بێجگەلەوەی کە زیاتر مەسەلەن ئەو مناڵانە باوکیان لە دەستا لێرە ئەوان کەوتنە سەر شەقام، ئەوان بوونە بەرپرسی ئەو خێزانانە. بەداخەوە چەند باندێکیش هەیە کە ئەتوانم بڵێم ئەوان بەکاری دێن و هەروەها نە هەر لایەنی مەسەلەن سوالکردنە، ئەتوانین بڵێن لایەنی تریشە بەکاریان دێنێ، ئایا بۆ ئەوەی بازرگانیان پێکات بە لایەنی سکسیەوە یان بە شێوازی تر. بێجگەلەوەی ئێستاش کە دیاردەیەکی ترمان کە زۆر زیادی کردووە، ئەویش لەو چەند ساڵەی ئەخیرا و ئێستاش لەگەڵ وەزعی کۆرۆنایە کە زیادی کرد بەهۆی ئەوەی قوتابخانە و شت داخرا لێرە کە شودانی کچان بە بچووکی، ئەوی شوای لێ هاتووە لە بڵێن لە وەزعی ئابووری ئەو خێزانە کە خراپی وای لێ هاتووە کە بڵێن تیجارەت بە کچەکانیانەوەکەن، کە ئێمە چەندەها دیاردەمان هەیە کە مەسەلەن بە زۆر بە شویانەدەن، دوایی وایان لێکەن جیا ببنەوە، دوای جارێتر بە شویانەدەن. یعنی بەداخەوە لێرە سێرەکەی لاوازی حکوومەت کە پیشانەدا کە حکوومەت هیچ ڕۆڵی نییە، بێجگەلەوەی ئەو حاڵەتانە زیاتر لە دەرەوەی دادگا بێت و یعنی بە شێوەیەک هەموو مافەکانی ئەو منداڵە خوراوە. بێجگەلەوەی کە ئێستا سێرەکەی بەداخەوە کە هەتا تیجارەتی جنسیش ئەو خانوانەی کە ماڵانەی کە بڵێن لەشفرۆشی سێرەکەی هەروەها زیاتر ئێستا داواکارن لەسەر منداڵ، یعنی بازاری مناڵ لێرە گەرمترە کە بەداخەوە سێرەکەی لە ناوەند و خواری عێراقوان لێکەن ئایان ڕفێنن یان بە هەرچی هۆیەکی کۆمەڵایەتیەوە دێن لێرەش سێرەکەی ئەکەونە ڕاوی ئەو باندانەوە و ها لێرەوە تیجارەتیان پێکرێت. دا شێوازی زۆر هەیە کە ڕۆژ بە ڕۆژ سێرەکەی شتی سیرترە دێنی. ئەمەش کە پیشانیەدا کە لێرە حکوومەت لاوازە وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەڕاستی ڕۆڵی خۆی نادێنێ، کە ئێمە ڕێکخراوەکەمان یەکەم لەو ڕێکخراوانەی کە پارێکە کە سیاسەتی حکوومەتی عێراقی و لەگەڵ ڕێکخراوی یونیسێفا داڕێژیان کرد لەگەڵ وزارەتی کارە. یعنی سێرەکەی ئەو یاسایە سێرەکەی پەسەند کرا، بەس بەداخەوە لێرە هیچ کاری پێ ناکرێ. جا لێرە کێشەیەکی گەورە هەیە لەلایەنی یاساییەوە. ئێمە مەسەلەن عێراق کە ئیتفاقیەی مافی منداڵان هەیە کە لێرە بەرپرسە بەرامبەر ئەو یاسای نێودەوڵەتیە، بێجگەلەوە خۆشی چەند یاسا
یاسای ناوخۆی هەیە کە دەستور عێراقیش باسیەکە کە حکوومەت بەرپرسە بەرامبەر هەموو منداڵان و نەهێشتنی تیجارەتیان پێوە بکرێ یان کاریان پێوە بکرێ بەس بەداخەوە سەرەکەین لێرە ڕۆڵی حکوومەت وەکو ئەو پێویستە نییە یعنی ئەتوانین هەتا ڕادەیەک بڵین ڕۆڵی حکوومەت هەتا ڕادێک ئەتوان بڵێم سفرە چونکە ڕۆژ بە ڕۆژ سەرەکەین وەزعی مناڵان بەرەو خراپترەچێ. بەڵێ خاتو سر لە قسەکاندا ئاماژەت بە شودانی بە زۆر کچان کرد بە تایبەت ئەوانەی کە منداڵن کە بە زۆر لەلایەن خێزانەکانیان و بەشویان ئەدرێتیان ئەوانەی کە کار دەکەن دەستدرێژیان نەکرێتە سەر ئەمێ بزانم لێرەدا ئەو لەگەڵ ئەوەشدا هەبوونی ئەو جۆرە باندانە کە بازرگانی بە منداڵانەوە دەکەن تەنان لەلایەن خێزانەکانی خۆیانەوە منداڵانیان پێبەخشە بۆی بازرگانیان پێ بکەن کەواتە لێرەدا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالەکانی بواری منداڵان چه ڕۆڵێکیان هەیە چه دەورێکیان هەیە لە هەمان کاتە حکوومەتیش لە پاڵیدا. بەڵێ ئێمە من ئەزانین چۆنە من زیاتر بەرپرسیارەتی بۆ حکوومەت و بۆ ڕاگەاندنی شەگەڕێنەوە ئێمە وەکو ڕێکخراوەکان مەسەن ئێمە حاڵەتەکان دێنە لامان ئێمە هەوڵە دێن یارمەتیانە دێن لێرە مەسەن ئێمە لە کەرکووک پۆلیسی مکافحەمان هەیە لە پۆلیسی مکافحە بەشێکێ بازرگانی بە مرۆڤ ئێستا لە ژێر بازرگانی بە مرۆڤ بەشێکی تایبەت کە یاسای بازرگانی بە مرۆڤ بە شودانی منداڵانە بە زۆر بەبێ ینی کە زۆر جا مەسەلەن ئایا خۆی گەڕازی نەبێ بەس ئایا چەند وشیاری هەیە ئەتوانێت بێت شکایەت بکات سێرەکەی چونکە لە ماڵەوە دەسەنە سەری ناتوانێت بێتە دەرەوە ئەو وشیاریەی نییە بەس من لێرەوە هەڵێم ڕاگەیاندن لە ناو هەموو ماڵێکایە ئەو ئەتوانێت زیاتر کۆمەلگاکە وشیار بکاتەوە بە گشتی بە بەرنامەی تایبەت بکەین لەگەڵ ڕێکخراوەکانە ئێمە ئەتوانین ئەو کەیسانە بکەینە ڕوو و هەروەها لەگەڵ بەشی پۆلیسی بازرگانی بە مرۆڤ هەتا چشک بکەینە سەر ئەمانە من لێرەشا ئەڵێم حکوومەتی عێراقی لوجنەیەکی خاصی دروست کرد ئەو لوجنەیە کە لەسەر ئاستی عێراق بوو بۆ دژ بە بازرگانی بە مرۆڤ بەس بەداخەوە سەرەکەی بۆ ماوەیەکی کەمە و دوایی هیچ ئەسەرێکی نامێنێ بە دواچوونی ئیشەکانی نییە ئەمجە بۆ یعنی هیوادارم لێرەوە حکوومەت جۆبستی ئێمە بن بتوانن ئەم لوجنەیە ئاکتیڤ بکەنەوە هەروەها بەرنامەی تایبەتیش بکرێت لەسەر ڕاگەاندن یاساکان تونتر بکرێنەوە بە وزارەتی کاروباری کۆمەڵایەتی تونتر بێت و لە ڕێی سۆشیال وەرکەرەکانیانەوە ئەبێ بە دواتچوون بۆ ئەم بکرێت بەرنامەی تایبەت لەگەڵ UN و ئەمانە بکرێت لەگەڵ ڕێکخراوەکانە ئێمە چەند بەرنامەی وامان هەبوو هەتا ئێمە توانیمان مەسەلەن بەرنامەیەکمان هەبوو لەگەڵ ڕێکخراوی یونیسف بە دوای ئەو حاڵەتانە کەوتین ئەوانەی کە ئیشکردنی مناڵان ئێمە مەسەلەن لە شاری کەرکووک زیاتر تیشکمان کردە سەر ئەو حاڵەتانەی کە لەش فرۆشیان پێوەکرێ بەداخەوە کە چوینە ماڵەکان ینی من مناڵی وان بینی و ینی ئێستاش کە بیر مەکەوێتەوە مناڵێکە هیچ ئەسەرێکی بڵین پێوەی دیار نییە ئایا کە مەسەلەن مەرحەلەی هەرزەکاری شێتی بەداخەوە سێرەکەی پای باوەڕکەم 34 بووە پێڵاوی 38 لەبەر کردووە یعنی ویستێتی خۆی وەکو ژنێک پیشاندا بەس هیچ ینی بەداخەوە ینی سێرەکەی ئەمانە لێرە بازاڕیان هەیە من هیوادارم یعنی حکوومەت نەختێ زیاتر بەدواچوونی ئەم حاڵەتانە بکرا چونکە ئەمە لێرە ئەو باندانش هەمووی ینی هەتا ڕادەیەک بەرپرسەکان بەدوایین ینی پارێزراون یعنی ئێمەش هەتا ئەو کاتە پێمان ناکرا بچینە هەموو ماڵێکەوە ئێمە بە ئیتفاق لەگەڵ پۆلیس و لەگەڵ ئاسایش بوو کاتی خۆی لەم شارەیە بوو ینی بە پاراستنی ئەوانەوە کە ئەچوینە بەعزە ماڵێکەوە نەکە بەعزە ماڵێکە بوو نەمانەتوانی نزیکیش بینەوە لێ چونکە لەلایەنی بەرپرسانی گەورەتر پارێزرا بوو بۆیە هیوادارم بە دواچوونی ئەم حاڵەتانە بکرێت ئێستاش ینی دەسە پۆلیسی کەرکووک هەوڵەدا بە کارەکانی خۆی هەڵبسێ کە دەسەنرێتە سەریان ناتوانێت زیاتر مەسەلەن لە 24
کاتژمێر دەستیان بەسەرا بگرێ بەسەرەکەی بەرپرسەکان ئەوان دێن کەفالەتیانەکەن و دەرەچن یعنی بۆ یعنی شتەکان لەسەر ئاستێکی زۆر گەورەیە لەسەر ئاسی ڕێکخراوێک کە من هیچ کەسێک نییە بمپارێز یعنی ئەمەش باندی گەورەیە یعنی زیاد بچمە ناوی و تیشک بکەمە سەر حاڵەتەکان بەڕاستی احتیمالە کوشتنی ئێمەشی تیاابێ یعنی بۆیە ئەبێ هەڵمەتێکی گەورە بکرێت لە لایەنی حکوومەت و لایەنی ڕاگەاندن هەتا خەڵک زیاتر وشار بێتەوە باسی ئەم حاڵەتانە بکرێت. کەواتە پێویستە ئەو هەڵمەتەی کە تۆ ئاماژەی پێیەکی پێویستە چۆن بکرێت لە هەمان کاتە باس لە جۆرە کەیسە جیاوازەکان کرد ئایا ئەو بە دوواداچوونانی کە بۆی دەکرێت بۆ ئەم کەیسە جیاوازانە بە دوواداچوونەکان لە ئاستی پێویستدانە یاخود کەواتە چۆن بکرێت ئەو باندانە کەم بکرێتەوە لە ئێستا ئەگەر بن بڕیش نەکرێت. بەڵێ ئەبێ حکوومەت پلانێک استراتیجی هەبێ داها ئەو پلانە ئستراتیجیە سەرەکەی ئەبێ هەموو لایەنێک بەشدار بێ وزارەتی ناوخۆیە سێرەکەی پەروەردەیە تەندروستیە ینی ئەمانە بێجگە لە ینی لایەنی تریشکە مثلەن زانکۆیە ئەبێ دیراساتی زیاتر بحوس لەو لایەنەوە بکرێ ئەبێ داتا هەبێ یعنی ئێمە هەتا مثلەن هەتا داوای داتاشەکەین پۆلیس نامانداتێ سەرەکەی زۆر حاڵەتێ ئێمە خۆمان کە لە ڕێی ڕێکخراوەکە دێنە لامان ئەتوانین تشک بکەینە سەری یان لە ڕێی ڕاگەاندنەوە کە تیشکەکرێتە سەری بەس بەداخەوە سەرەکەی هەتا کە ئەچنە دادگاش وەکو پێویستە عامولیان لەگەڵ ناکرێ سەرەکەی ئەدل لەو شتەکان ئەشاردرێنەوە کەیسەکانە گۆڕێن ئەکرێنە شتی تر بەلایەنی ترابن ئەمجە بۆ یعنی پێویستەکە هەڵمەتێکی گەورە بێ بە هەموو لایەنەکەوە دەها ئەمانە بێ ئەو وزارەتانە وشیار ببنەوە کە بنەماکانی مافی مرۆڤ و دەها ئەو یاسانەی کە عێراق ئەبێ جێبەجێ بکات و هەروەهاش ئەبێ لایەنی چاودێری ئایا پەرلەمانە یان باسی لێکەن نەزاهەیە یان لە ڕێکخراوە ڕاگەاندنە ڕێکخراوەکان یعنی ئەبێ ئەمانە هەمووی پێکەوە هەماهەنگی هەموو لایەک بێ هەتا بتوانین ئەم حاڵەتانە کەم بگرێتەوە ئەمە لە ڕۆژێک و دوو ڕۆژی شاکەم ناکرێتەوە بەداخەوە یعنی ئەمانە سێرەکەی چونکە بۆ ماوەیەکی درێژخایەن ئیشیان لەسەر کراوە و ڕۆژ بە ڕۆژیش یعنی سێرەکەی چونکە کێشەی کۆمەڵایەتی زیادە بێت ئەمانش نەتیجەی ئەم کێشە کۆمەڵایەتیانەیە سێرەکەی ئەکەونە سەر شەقامەکان و ئایا بازرگانیان پێکرێ بە هەموو جۆرەکانەوە دا مەسەن حاڵەتێ بە دوایەتی سێرەکەی لەشی هەمووی شۆنی دەستەی یعنی دیارە کە مەسەن لێی دراوە و تعجیب دراوە کەواتە خاتر سروت سەبارەت بە ئەو کاریگەرە دەرونی و جەستەیانی کە ئەو منداڵانەی کار دەکەن لەسەر شەقامەکان تا چەند کاریگەری بەسەر ئەو منداڵە خۆی کەلو تەمەنەکەمەدا لەوانەیە هەستی پێ نەکات کار بکات بەسەر تەمەنە جیاوازەکانی تردا لە هەمان کاتدا بەشێک لەو کەسانەی کە بەیادا تێپەڕن مامەڵی ئەو کەسانە بەرامبەر بۆ منداڵانە بەشێکیان لەوانەیە جلیان پێبەخشن ئەمە دەبێتە قاڵبی هاندان بۆ ئەو منداڵە و بەردەوام بێ لەسەری من لەو بڕواایەدام کە ئێستا هەتا بتوانین بچینە سزنی ئەحداسیش یان بە دوواچوونی ئەو حاڵەتانە بکەین ئێستا کە لە سزنەکانن سێرەکەی ئەمانە هەمووی دواڕۆژ ئەبن یعنی ئەبنە مجرمی گەورە سێرەکەی مەسەلەن حاڵاتی دزین و حاڵاتی کوشتن و ڕفاندن و یعنی ئەمانە ئیستغلالەکرێن لە مناڵیەوە لە هەموو لایەکەوە ئەوانیش دوای هەڵسن تۆڵەی خۆیان لە کۆمەلگا ئەکەنەوە ئەمجا لێرە یعنی بەڕاستی پێویستە بە زووترین کات یعنی مناڵ ئەبێتە زەحیەی ئەم کۆمەلگایە بە زووترین کات بە دوواچوونی ئەم حاڵەتانە بکرێت و حکوومەتی عێراقی تەبەنای ئەو سیاسەتە بکە کە بۆ پاراستنی مناڵە لێرە منە گەڕێمەوە بۆ پەروەردەش هەتا پەروەردەش ڕۆڵی خۆی نادێنێ مەسەن ئێستا ئێمە قوتابخانەکان هەمووی داخراوە یان سێرەکەی دەرسە هەتا ڕادەیەک من لەو پارچانەی کە باسەکەم پارێزگانەی لە کەرکووکەوە بەرەو خوارەوە سێرەکەی ئەمە ساڵێکە زیاتر قوتابخانە داخراوە دواییش هەتا پێش ئەوە سێرەکەی ئەو دەرسانەی کە ئێمە پێڵێن دەرسی کە لە ناو پۆل نییە وەکو مەسەلەن وەرزشە ڕست
ڕسمە مۆسیقایە هەروەها شانۆیە ئەمانە تەواو کاری پێ ناکرێ یعنی ئەمانەیان خۆی کە زیاتر مناڵ سەرنجی ڕاکێشێتەوە و دێ و بەرەو قوتابخانە بۆیە سێرەکەی کە ئەمانە نەمێنێ مناڵەکان بەڕاستی وەرزن سێرەکەی مامۆستا هەتا ڕادەیەک هەڵس و کەوتی مەسەلەن وەکو نابێتە دایک و باوکێک کە هەتا ئەو مناڵش دایک و باوکی لە دەستدا بێ بەس ئەبێ لە قوتابخانە مامۆستا ئەوەی بۆ تعویز بکاتەوە بەس بەداخەوە سێرەکەی مامۆستاکەش وەکو پێویست نییە دەها هەموو لایەک کۆمەلگاکە سێرەکەی نەفرەتیان لێکە اینجا ئەمانە ئەبنە زەحیەتی کۆمەلگا و دوایی تۆڵەی خۆیان لە کۆمەلگا ئەکەنەوە کە وان لێدێ کە ئەبنە مجرمی گەورە و ئەو کەیسانەیان کە لێبێتەوە توندوتیژی بەرامبەر بە کۆمەلگاکرێ جە بۆیە یعنی ئەبێ هیوادارم بە زووترین کات حکوومەت ئاوڕێکیان لێ بداتەوە. بەردەوامبوونی عێراق هەروەها کێشە گرفتە جۆربەجۆرەکان و هاتنی داعش ئەمە وای کردووە کە زیاتر ئەم حاڵەتە بەرەو زیادی بڕات کە منداڵان پەنابەرنەبەر کارپێکردن یاخود خێزانەکانیان بازرگانیان پێوە بکەن. بەڵێ سێرەکەی ئێمە لە کاتی ئاوارەبوون سێرەکەی هەتا لە کاتی لە کەمپەکانی شابوون مناڵەکانی دەور و پشتی کەم زیاتر ئەوانەی کە کەسوکاریان لە دەستداوە یان زۆرجا سێرەکەی کەسوکاریان کە بەکاریان دێنن بۆ ئەو شتانە کە بەداخەوە سێرەکەی هەمووی تووشی تەمبەڵی و تەوەزەلی بوون و دەها مناڵەکانیان ئیستیغلالەکەن بۆ ئەولایەنە سێرەکەی حاڵاتی تریشی لێ بێتەوە سێرەکەی حاڵاتی تەحەڕوشی لێ بۆ مناڵەکان و دەها شتی گەورەتریش یان بۆ کاری تیرۆریستی بەکارە هات و دەها ئێمە کاتی ئەزانین کاتی داعش لێرە مناڵەکان هەمووی تەجنی دەکرات و بەکارەهێنان و یعنی من چەندەها مناڵم بینیوە لە سزنی منداڵان لێرە لە کەرکووکە کە تەمەنی 10 ساڵە 11 ساڵە سێرەکەی بەکار هاتووە کە مەسەرەن لۆریەک TNT لێ بخڕێت و بهێنێ هەتا بیتەقێنێتەوە یان سێرەکەی بە کامیرە هەتا مراقبەی مەسەرەن لایەنە ئەمنیەکان بکات یان سێرەکەی بە زۆر لایەنی ترە ئەو مناڵانە یعنی بەراعەتی ئەم مناڵانەیان بەکارهێناوە هەتا مەسەرەن چونکە لایەنە ئەمنیەکان باوەڕ ناکەن مناڵ ئەم ئیشانە بکەن ئیستیغلال کراون یعنی ئێستاش یعنی من هەتا ڕۆژە دراسەیەکم خوێندەوە کە کچیش مناڵ ئەم مناڵە کچانش زیاتر مەسەلەن هەتا سەرنجی لایەنەکان دوورکەنەوە لێ بەکارهێنراون بۆ ئەو شتانە کە ئایا بۆ تەقینەوەیە یان بۆ مراقبەی ئەو لایەنە ئەمنیانەیە کە حکوومەتی عێراقیش چاک چاکەزانەیە کە ئەمانە بۆ ئەو لایەنانە بەکاردێن بەس لێرە سێرەکەی دیسان ئەڵێمەوە یعنی هیوادارم حکوومەت و پەرلەمانی گوێی لێبێ ئەم مناڵە زەحیەیە بۆتە زەحیەی ئایا خێزانەکەی یان زەحیەی ئەم وەزعی کە کۆمەلگاکەی تیاڕوە هیوادارم ئاوڕێکی بەڕاستی لێ بدرێتەوە کە هەتا بتوانین چارەسەری ئەو کێشانە بکرێت و دیراسەی لێ بکرێت هیوادارم زانکۆکان بکەونە خۆیان کە بە دوواچوونی ئەم حاڵەتانە بکەن و دیراسە بە دراساتی بۆ بکرێت هیوادارم پۆلیس یان وزارەتی ناوخۆ ئەو داتایانە بەڕاستەقینە بداتە کۆمەلگا و یان ئەو لایەنە پەیوەندیدار هەتا تۆژینەوەی لەسەر بکرێت و بە دوواچوونی بۆ بکرێت و هەروەها ڕاگەاندین بەرنامەی تایبەت بۆ وشیارکردنەوە بێزگەلەوە سێرەکەین ئێمەش مەسەلەن ئێمە مافی مناڵ هەر ئەوەندە نییە یعنی تۆ لێرە بیپارێزی ئایا من چەند دڵخۆشیم بۆی تەرخان کردووە ئایا من چەند وشیاریم بۆ دایک و باوکی کردووە ئایا من چەند پارچەی سەوزم هەیە هەتا مناڵەکان بتوانن هاتوچۆی لەسەر مافی منداڵان و هەروەها بواری منداڵان کرد لەگەڵ دەستگا جۆربەجۆرەکاندا بەڵام منەمێ بیگەڕێنەوە سەر ئەوەی کە کارپێکردنی منداڵان خێزانەکە خۆی بە هۆکار داناندرێت هەبوونی منداڵی زۆر لەو خێزانە کە بتوانن داهاتی خێزانەکانیان پێزیاد بکەن ئەمەش بە هۆکارێک داناندرێت لە هۆکارەکانی تر بەڵێ سێرەکەی ئەو خێزانانەی زیاتر ئاستی و شیاریان بەرزە بە مناڵێک و دوان ڕازین بە سێرەکەی ئەوانەی زیاتر لە کۆمەلگایەکی کشتتوکاڵین سێرەکەی ئەوانە هەوڵە دەن زیاتر مناڵیان هەبێت و هەتا بەکاریان بێنن بۆ ولایە ئەمەش بۆ تا کەلتورێک یعنی زۆرجە لە یعنی بەداخەوە لە ناو
بازە نەتەوەکانی کاوانەی زیاتر لە بڵێن لە کشتتوکاڵیە ئیشەکەی سێرەکەن ئەگەر ئەو دایکەش هەتاکە لە مناڵ بوەستێ مناڵ بێ نێنێت سێرەکەی پیاوەکە تهدیدێکابەوە ئەڵێ من ژنەی تر تا بەسەردێنم بەدەیە حاڵەت هەیە کە ئێمە ئێستا لە لامانە کە ژنی بەسەرهێناوە و بەس لەبەر ئەوەی کەم دایکەکە 12 مناڵی هەبووە ویستیانە زیاتر بێن یعنی دایکەکەش یعنی تەواو دەستە هێرەوە نەتەحملەکە یعنی بۆیە یعنی ئەبێ لێرە وزارەتی تەندروستیش پلاندانێ بوو ئەوەی چۆن بتوانن یعنی خەڵک و شارکەینەوە کۆمەلگا زیاتر لێرە پیاوان کە هەتا بتوانن وشار ببنەوە و بە دوان و سیان قەنەعەت بێنن نەوەکو بە 10 و 12 لێرە شاسێرەکەی ئەمە ئەرکێکی زۆری شکاتە سەر حکوومەت و لە چۆ 2 مناڵ لە چۆ 12 مناڵ یعنی لە هەموو لایەنێکەوە سێرەکەی هەتا ئاستی پەروەردەی ئەم خێزانانەش یعنی گە 12 مناڵی هەبێ دایک و باوکەکە ناگەن بەس ئەدەگەر 2 مناڵت هەبێ بە جوانی لێرە پەروەردەیانەکەی ئمجە بۆیە سێرەکەی مناڵەکان تەرت و بڵاوە بن و دەها ئەمەش ڕنگدانەوەی خۆی بێ کەسی شیا و دەرناچن بۆ کۆمەلگا هەتا دوایی کەسی تەندروست نابن لێرەش یعنی ئەگەڕێنەوە ئەمەش بە وزارەتی تەندروستی کە هەتا ئەویش بکەوێتە خۆی و لێرە هەتا ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتووەکان ئایا یونیسف بێ ئایا UNFPA بێ یونسکۆ بێ هەمووی دەوری خۆی هەیە هەتا بتوانێت یعنی لە هەموو لایەنەکانەوە ئایا لایەنی پاراستن بێ ئایا لایەنی وشاری خێزان بێت لایەنی ڕاگەاندن بێ هەمووی دەوری خۆی هەیە ئەڵێ چەپڵە بە یەک دەست لێ نادرێ بۆیە زووترین کات پلانێکی استراتیجی هەبێ هەتا دراساتی بۆ بکرێت و بەدواچوونی بۆ بکرێت و چارەسەر بکرێت بنبرن بکرێ ئەم حاڵەتانە. بەڵێ زۆر سپاس بۆ خاتو سروود ئەحمەد بەڕێوەبەری ئۆفیسی کەرکووکی کۆمەڵی ئەمەلی عێراق سپاس بۆی لە تۆری یەکەمی بەرنامەی بەینی باشکردستان لەگەڵ ئێمەدا بوویت.